بەڵێ بۆ قسەکردنی زیاتر لەبارەی بەشداری هەرێمی کوردستان بەڕێز ئانۆ جەوهەر وەزیری گواستنەوە و گەیاندن لە ڕۆمای پایتەختی ئیتالیاوە ڕێگەی سکایپۆ لەگەڵماندا. بەڕێز ئانۆ جەوهەر سڵاوتان لەبێتۆم، کاتتان باش. بەشداری هەرێمی کوردستان لە ڕێڕەسمی ماتەمینی کۆچی دوای پێشووی پاپای ڤاتیکان چی دەگەیەنێت؟ بە دڵنیاییەوە پەیوەندیەکانی کوردستان و پەیوەندیەکانی ڤاتیکان پێکی مێژوویە و یەکەمین بەردی بناغی ئەم پەیوەندیە لەلایەن ڕازدار جەنابی سەرۆک مەسعود بارزانی دانرا کە سەردانی بۆ یەکەمین جار بە فەرمی سەردانی خۆشببوو پاپا پێی کرد و بەشداریکردنی بەڕێز نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان لە ئیتالیا و لە ڤاتیکان لە ڕێی ڕاستمەکە و بەندەش وەکو گیرێکی کریسیانی کلدانی کاتۆلیک لە ڕێڕەسمی بە خاکسپاردنی قەداسەتی پاپا پێندۆکستۆشی 16 ئەمە گەینێت کە کوردستانمان گرنگیەکی زۆر گەورە بەم پەیوەندیە دەداتن و یەکێک لە پێشووترین سەرکردەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە نامەی ماتەمدار لە بۆ ڕێزدار جەنابی سەرۆک مەسعود بارزانی بوو و ڕێزدار جەنابی سەرۆکی حکوومەت کاک مەسرور بارزانی بوو. بەڵێ ڕێزدار جەنابی سەرۆکی هەرێم. بەڵێ خوێندنەوە هەڵسەنگاندەتان چیە بۆ پەیوەندیەکانی نێوان ڤاتیکان و هەرێمی کوردستان؟ هەروەک گوتم ینی ئەو پەیوەندیە لە بۆ کوردستانمان پەیوەندیەکی زۆر گرنگە. فان ڕاستە وڵاتێکی زۆر بچووکە، سیتی ستەیتە زیاتر شارێکە، بەڵام وەکو وڵاتێکی سربەخۆ دانی پێنراوە، بەڵام ڤاتیکان نوێنەرایەتی کاتۆلیکەکان دەکا کە کاتۆلیکەکان ژمارەیان نزیک 2 ملیار بەشەرە لە گۆی و ڤاتیکان نوێنەرایەتی عالەمی مەسیحی دەکاتن، زۆربەی زۆری عالەمی مەسیحی و سەردانی قەداسەتی پاپا لە بۆ ئەمە دەگەینیتن کە دەداتن بە کوردستان و هەروەها بە سەرتاسەری عێراق و بە تایبەت لە کوردستان لەبەر ئەوە یەکەمین قەداسی گەورە لە کاتی کۆڕۆنا لە پایتەختی هەرێمی کوردستان لە هەولێر بوو و لە یاریگای شەهید فرانسۆ حەریری بوو. بەڵێ وەک بەڕێزیشتان باسان کرد لە ماوەی ڕابردوودا سەرۆک بارزانی و هەروەها سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانیش مەسرور بارزانی سەردانی ڤاتیکانیان کردو لەگەڵ پاپا کۆبوونەتەوە لە سەردانەکەی سەرۆکی حکوومەتدا بەڕێزیشتان ئامادە بوون. ڤاتیکان وەک دەسەڵاتێکی یانی چۆن لە پێگەی هەرێمی کوردستان ئەڕوانێت؟ لە کاتی لە ساڵی 2019 کە سەردانی 2020 ببوورە کە سەردانی ڕێزدار جەنابی سەرۆکی حکوومەت بۆ ڤاتیکان ئەم بابەتە ئەم سەردانە سەردانێکی مێژوویی بوو، یەک لەبەر ئەوەی قەداسەتی پاپا ماوەیەکی دوور و درێژ کۆبوونەوەیەکی بەتەنیا هەبوو لەگەڵ سەرۆک وەزیرانی کوردستان جەنابی کاک مەسرور بارزانی کە بەوتەی خۆیان لە ڤاتیکان کە چەندین سەرۆک وەزیرانی وڵاتانی دیکە بۆ ئەو ماوەیە پاپا لە گەرەواندانە نیشتیە بۆ ماوەیە دوور درێژە دوو هات لەگەڵ گشت شاندەکە کە لەوێ بوون ماوەیەکی زیات 5 دقەش لە کەماوە و لە کاتی کە ڕێزدار جەنابی سەرۆکی حکوومەت باسی پێکەوە ژیانی لە کوردستان کرد، باسی ڕۆلی پێشمەرگەی لە بۆ جەنابیان کرد، باسی قوربانی پێشمەرگەی لە بۆ قەداسەتی پاپای کرد و چۆن توانیان بەرگری لە گشت پێک هاتەکانی کوردستان و عێراقدا بکەن لە گشت ئاینەکان، ئەو کاتە بم بەبیرندێ و کە شاهید بۆم دەستی ئەو های کرد قەداسەتی پاپا و بەدەنگی بەرزەوە گۆتی پێشمەرگە. ئەم شاهیدیە نیودەوڵەتیە بۆ کوردستانمان زۆر گرنگە و یەکێکە لە گرنگترین ستونەکانی پەیوەندیەکانی دەرەوە کە پەیوەندیەکانی دەروی کە لە سەرتاسەری جیهان و لە دەرەوە ئێمە بنیاد دەنێن بۆ کوردستانمان. بەڵێ یان دەتوانین بڵێن ئەو پێکەوەژانی کە لە هەرێمی کوردستان هەیە کە بۆتە کللتورێکی ڕێکدا کوتراوە بۆ بەیەکێک لە سنبلەکان کە هەرێمی کوردستانی پێوە ناسرێتەوە کاریگەری هەبووە لە پەیوەندی بەهێزی نێوان ڤاتیکان و هەرێمی کوردستان. ئەم پێکەوە ژیانە دەگمەنە
کە لە کوردستاندا هەیە کە لە باپیرانەوە بۆ ئێمە مایە و کە نیشانێکە بۆ ئەوەی کە زۆربەی زۆری خەڵکی کوردستان لەگەڵ پێکەوە ژیانن و هەروەها کە ئەم پێکەوە ژیانە کە بەرگری لێکراوە و بەرەو پێش بردراوە لەلایەن سەرکردایەتی سیاسی کوردستان و ئەمڕۆ کە حکومەت بە بەرنامەوە لە کابینەی نۆیەم کاری لەسەر دەکات و هەروەها لە کابینەکانی پێشوش کارێکی زۆر باشی لەسەر کرایەوە لە کابینەی نۆیەم بەرەو قۆناغێکی پێشتر بردراوە و یەکێک لەو بڕیارانە کە بڕیاری مێژووی ڕێزدار جەنابی سەرۆکی حکومەت بوو بە قەزاکردنی شارۆچکەی عنکاوە. ئەمە هەمووی بەوە دەگەینیت کە هەرێمی کوردستان هەنگاو بەرەو پێشەوە دەڕوات لە کاری پێشخستن و بەرجەستەکردنی پێکەوە ژیان و ڕێزگرتن لە گشت ئاینەکان و ئاینزاکانی کوردستان. بەڵێ بەڕێزانە جەوهەر وەزیری بۆیە من لێرەدا جارێکی کە جەخت لەوە دەکەمەوە کە ئەو پێکەوە ژیانەی لە کوردستان بابەتێکی زۆر گرنگە لە کاری علاقاتی نێودەوڵەتی پەیوەندەکانی نێودەوڵەتی و هەروەها لێرەوە پێش ئەوەی کۆتایی بە بەرنامەکەت بینی من دەمەوێ پیرۆزبایی جەژن لە برا خوشک و برا بەڕێزەکانی کاکەی یارسانی بکەین کە لە دوو ڕۆژی دادێ جەژنی یارستانەکانە. منیش کاکەیم و لێرە من سپاس دەکەم بۆ بەڕێزتان بەڕێزانە جەوهەر وەزیری گواستنەوە گەیاندن. سپاس دەکەم بەڕێز وەزیر، سپاس بۆ بەڕێزتان ئانۆ جەوهەر وەزیری گواستنەوە گەیاندن لە ڕۆمای پایتەختی ئیتاڵیا لەگەڵماندا بووی. سپاس بۆ بەڕێزتان.